بەڵێ خۆشەویستانە چمەلای هەواڵەکەی ترمان بێگومان زۆرێک لە هونەرمەندان و لە شانۆکاران توانیویانە لە ڕێی کارەکانیانەوە شانۆکانی کوردستان و ئەو شانۆیانەی کە بەرهەمی دەرهێنەران و ئاکتەرانی کوردی و بەرهەمەکانی شارەکانی کوردستانە هەوڵ بدەن لە ڕێگەی ئەو کارانەوە بچنە با بڵین یاخود بەشداری بکەن لە فستیڤالەکانی دەرەوەی کوردستان. بێگومان هەفتەهەمین فستیڤالی شانۆی کوردی لە سەقز لە ئێستادا بەڕێوە چووە کە لەم فستیڤالەدا بە بەشداری دە گروپی شانۆی ناوخۆی و بیانی دەستی پێ کردووە کە خۆشبەختانە چەندین کاری شانۆی کوردی تێدا بووە، لەوانە شانۆی سێ ساڵ و دیوار لە سەقز وە، هەروەها شانۆی ئاژەڵ و هەروەها شانۆی بوێری ڕاستی لە بانە و چەندین شانۆی تریش بەشداریان تێدا کردووە. بێگومان ئەم بەرهەمانە بەرهەمی پارچەکانی تری کوردستانیشی تێدایە و هەروەها شانۆ بیانیەکانیش با بڵین شانۆیە بیانیەکانیش بەشدار بوون لە فستیڤالەدا. یەکەم جارە بەشداری هەر فستیڤالی سەقز بکەم، زۆر خۆشحاڵم، بەرز ڕای دەگرم و بەڕاستیە من سەرسام بووم بە کولتور هەرچوومە هەر کوردین، بەسە من سەرسام بوو بلەوەی کە بۆ خۆم لە شوێنێک گەورە بووم کە قەڵازەیە شارێکی بچوو کە بەزستا لە شارێک گەورەتر داژیم، هەستم کرد گەڕاومەتەوە منداڵی، هەستم گەڕاومەتەوە ئەو شوێنش سروشتیانی کە ئەو تەکنەلۆژیاوەندە دەستی پێ نەگەیشتووە. من ناتوانم لەم شانۆ تاریکەدا تاڵی و ڕەشێکی ژیانم لە پشت سەردەخەنەی تۆ بشارمەوە. ئەبێ ڕۆ بجێڕی بەرباتر لە تۆفانەکەی دوحگەمانەداین، دەریاکە هەڵی نووشین، لەو شەو ساماکەدا هیچێکم نەدەبینی، شەپۆلەکان بە یەکتریاندا ئەداین. جورەدە حەقیقەت ئاریست خۆشەوێ. ئەوین ساڵانی ڕابردوو هاتوومە لە خولەکانی پێشوودا، بەڵام تەنها وەکو بینەرێک وەکو میێوانێک هاتوومە، نەوەکو بەکار بەشداری بکەین. ئەم ساڵ دیارە کارمان هێناوە وەکو تیپی شانۆی حێدا. حەز دەکەم مەسەرەن فستیڤال کە ئێستا خولی هەفتەهەمینیتی هەنگاوی باشی هاویشتووە، گۆڕانکاری کراوە، هەروەک بە شێوەیەک لە چەقبەستووی نەماوەتەوە.